هەموو کەسێک دەڵێت بۆ هەرزوو ئەو کەسەی بەجێ نەهێشت دەبوو بیکردایە دەبێت ئەوە بزانێت کە پێویستە بەنهێنی ڕەفتار بکەیت لە ڕاستیدا ئەم بەدڕەفتاریە باز نەکەیە. دۆخەکە وەک ئەو وابوو ژیانکردن لەگەڵ بۆمبێکی تەوقی کراودا ئەو ڕزگار بووی توندوتیژی خێزانی واڵێ کە نەویستناوی ئاشکرا بکرێت لەبەر مەترسی لەسەر ژیانی. لە کۆتاییدا گەیشتمە خاڵێک هەستم کرد ئەگەر دەستبەرداری هاوسەرگیریەکە نەبم لە ماوەی ساڵێکدا دەمرم یان ئەو دەمکوژێت یا خۆکوژیم بکردایە یانیش ئەو فشارانەی لەسرم بوون لەو ژیانە ڕەنگە تووشی شێرپەنجە یا هەر دەردێکی تری بکردمایە. بەڵام ئەوەی ڕوویداوە پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوو کە دەیتوانی لە شوێنی کارەکەی خەڵکو و هاوڕەکانی ڕوبەڕوو ببینێ و یارمەتی بدەن لەو مەترسیە دووربکەوێتەوە. ئێستا لە سەردەمی کۆڤید-19دا لە هەموو کات زیاتر ئەستەمە قوربانیەکانی توندوتیژی خێزانی لە ماڵەکانیان بێنە دەرێ. ئێستادا زۆر لەوانەی دەست درێژی کردن کۆڤید-19 بەکاردێنن بۆ دەستکردن بە سەر قوربانیەکان و جڵەوکردنیان یا لە ژێر هەڕەشەدا ڕێگە نادەن ماڵ جێبهێڵن بە پاساوی ئەوەی گەربچنە دەر نابێت بێنەوە لەبەر مەترسی توشبوون بە ڤایرۆسەکە یا هەر ڕێگە نادەن ماڵەکە جێبهێڵن. وەک ئێمە دیقەتمان داوە لەو شوێنەش کە خزمەتی کۆمەڵێک خەڵکی دەکەین دۆخەکە زۆر لەوە مەترسیدارترە. هەندێک کەیس پەیوەندی بە هەوڵی خنکاندنەوە یان بەکارهێنانی چاکیان شتی ترەوە هەیە هەست دەکەین ئەو کێشانە زیادیان کردووە. بەپێی راپۆرتی توێژەرەوەکان لە 14 شاردا ئاستی توندوتیژی خێزانی بەرز بۆتەوە. ئەو پەیوەندی تەلەفۆنیەمان بەکارهێنا کە لە 2020دا کرابوو بۆ پۆلیس بە بەراورد بە ساڵی 2019 هەمان پەیوەندی کە بە پۆلیس کرابوو دەرکەوت لە مانگی 3 و 4 و 5دا بە ڕێژەی 705 لە سەدا بەرز بۆتەوە و لە ناوچەی جیاواز و لە نێو گروپی ئەتنی جیادا و خاوەندە هاتێکی دیاریکرا و هەروە خێزانی نوێژ زیادی کردووە. ئەوەی زیاتر بووەتە مای نیگەرانی داواکاری گشتی قوربانیەکانن بە تایبەتی منداڵەکان کە ناتوانن داوای کۆمەک بکەن. ئەو منداڵانی توانیویانە بچنە قوتابخانە ڕەنگە توانی بێتیان ئەوەی کە لە ماڵەکەیان ڕوودەدات بیگەێنن دەبێت دوور لە ماڵەکانیان بخوێنن هیچ دەرفەتێکیش نامێنێت ئەوە بدرکێنن لە لای کەسێکی باوەڕپێکرا و لە قوتابخانە کەچی لە ماڵەکانیان ڕوودەدات. هێشتا یارمەتی لەبەردەستدایە. قوربانیەکان دەتوانن پەیوەندی بە هێڵی گەرمەوە بکەن دەتوانن داوای پارێزگاری بکەن لە حکومەت یان گروپەکانی چارەسەری کە لە تۆڕی ئینتەرنێتدان وەک دۆروەیس. ئێمە کار لەسەر چۆنیەتی خۆپارێزی دەکەین وەک دەزانین هەندێک شوێن لە ماڵدا سەلامەت نییە کاتێک تووڕەبوون ڕوودەدات دەبێت لە چێشخانە بێنە دەرێ چونکە کەرەستەی بریندارکەری لێیە. ئەم ڕزگاربووە دەڵێت چارەسەری ئەگەرە بەڵام دۆخەکە پێویستی بە ئازایەتیە و دان بە خۆداگرتن بۆ ئەوەی لە بازنەی توندوتیژی بیتە دەرێ. ئەو دۆخە هۆکارێکە بۆ تێکشکاندنی ڕۆحەت واد لێ دەکات لە هەموو بوارێکدا لۆمەی خۆت بکەیت ئەوەی دەمەوێت بیڵێم لەگەڵ خۆت نەرمونیان بە وا بیر مەکەرەوە شتێکی خراپ لە تۆدایە و وەسێ ماڵەکەت جێهێشتووە تۆ بەسەر هەوردا ڕێناکەی کاتێکی زۆری دەوێت بەڵام کارەکانم لە بەرەو پێشچووندایە وەک هەر کەسێکی دی.